ئەو تەسەڵوفاتانەی کەوا تورکیا ئەنجامی ئەدات دەچێتە ئەو تاوانانەی کەوا بەشێکی ئەتوانین بڵێن داگیرکاریە واتە جەریمەی احتیلالە و هەندێکیشی جەریمەی عدوانە واتە جەریمەی دژمنکاریە. ئەمە طبعاً سەوابقێکی تاریخی دوور و درێژی هەیە. ئەوە خەریکە دەگەینە نزیکەی 6 سەدەیەکەوە تورکیا کوردستانی داگیر کردووە. ئامانجەکە لێرە ئەوە نیە کە ئایا حیزبێکی دیاری کراوە بیان پەکەکەبی یاخود هەر ناوێکی دیکەکەوە یان پێدەی بی یان هەر ناوێکی دیکە کەەوە دەکاتە بیان و ئەمە پەیوەندی بەوە نییە. چونکە ئەگەر تۆ تەماشای داگیرکاری و فراوانخوازی دەوڵەتی تورکیا بکەی ئەبینین تەواجودی لە ئازەربایجان هەیە، لە لیبیا هەیە و هەروەها لە بەشێکی زۆری وەتانی عەرەبی هەیە و لە زۆرێک لە دەوڵەتەکانی دیکە هەیە. ئەمە بەرنامەی ئەوەی هەیەکەوە هەژمۆنی دەوڵەتی عوسمانی لە ناوچەکە زیندوو بکاتەوە. واتە ئێستاش هەمان ئەو خەونەی هەیەکەوە دوای جەنگی جیهانی یەکەمکەوە ئەو ناوچەیەدا بەشکرا و میراتی دەوڵەتی عوسمانی بەسەر ئەو چەند ناوچەیەکدا بەشکرا، چەند دەوڵەتێک دروست بوو لەو ناوچەیە. ئەمە کەوا ڕەنگە لە داهاتوویەکی نزیکدا کۆمەڵێک حەدەسی گەورە بێتە پێشکەوە ڕەنگە جارێکی دیکە سیاغەی نەخشەی ئەو ناوچەیە بگۆڕێتەوە و گۆڕانی بەسەردابێ و تورکیاش ئەوێ پشکی لەو ناوچەیەدا هەبێت. جا بە تەنازولکردن بێت بۆ زلهێزەکان بێت یاخود بە هەر شێ باڵێکەوتن بێت یاخود بە ئیتیفاق بێت. ئەمە بەشێکە لە ستراتیژی تورکی یان عمقی ستراتیژی تورکی کەوا ئەمەیان نەشادوتەوە بە تایبەتی کە ئەمە جارێکی دیکە شوا بزانم بالمناسبە لە چاوپێکەوتنێک لەگەڵ ئێوەدا باسمان کردێکەوە کتێبەکەی ئەحمەد داود ئۆغلۆ بە تەفاسیلی ئەو بابەتانەی باس کردووە. و بۆیە ئێستانی کە تورکیا دەوێت هەنگاو هاوێژێتوە پەلە بکە بۆ ئەم ناوچەیە. بۆچی؟ چونکە ئێستا وتمان ئەو ناوچەیە جارێکی دیکە سیاغەی نەخشەی ناوچەکە جارێکە گۆڕانی بەسەردادێتەوە و تورکیاش ئەوێ پراکتیزی ستراتیزەتی خۆی لەو ناوچەیە بکات جاخود بە ناوی پەکەکە بیت یاخود بە هەر ناوێکی دیکە بیت. ئێستا ئێمە بینیمان لەم ناوەدا لەم نێوەدا لەم بینەدا کۆمەڵی کاڵکەوتن لەگەڵ ناتۆ کراوە بە تایبەتی سوید و فنلەندا یەکێک لە ئامانجەکانی تورکیا ئەوەیەکەوە یارمەتی کوردان نەدرێت بە تایبەتی کوردانی باکوور و هەروەها کوردانی حتا هەم پارچەکان دیکەش کوردانی ڕۆژئاواش. ئەمەش خۆی لە خۆیدا ئەمە سەفەقەیەکی غامزە تا ئێستا ناوەی وەکو فەحوای ئەم ڕێکەوتنە وازح نییە. بەڵام خۆی ئامانجەکەی تورکیا دیارە کەەوە مەسئلەی کوردە. بۆچی؟ طبعاً هەر مەسئلەی کوردە لێرەدا لە ستراتیژیەدا هەر کورد نییە. بۆ خۆی دەوڵەتی تورک ئامانجی داگیرکردنی هەموو گەلانی دنیای هەیە. بۆ خۆی کە قاعیدەیەکیان هەیە دەڵێن لە هەر شوێنێکەوە تورکێک خوێنی بەڵژێت ئەوە نیشتیمانی تورکە. ئەمەش دیاردەیەکی مەترسیدارە. بەڵام کەوا کورد لە پێشە ئەمە جوغرافیاکەی وە هەڵکەوتەوەکەوە جیرانی تورکە بۆیە کورد لە پێش نەئەبی بۆ داگیرکاری. هەر ئامانجی کورد نییە بەڵکو ئەوێ عەرەبستانیش داگیر بکات. ئەوەی لێرەدا ئەوەیە طبعاً جێی ئەسەفاکەوە ئێستا هەرێمی کوردستان ئێستا تورکیا ناوچەیەکی زۆری داگیر کرد و حتا مەسەلەن لە ناوچەی دهۆک لە ناوچەی بارینان و هەروەها بەشێکی زۆری پارێزگای هەولێر و هەروەها حتا ئێستانەکە اختراقی ناوچەی سلێمانیشی کردووە. ئەمەش زەنگێکی مەترسیدارە. بۆیە ئەبێ دەسەڵاتدارانی هەرێم بیر لەوە بکەنەوەکەوە ئەم داگیرکاریە لە قازانجیان نابێت و داهاتووی ئەوانیش باش نابێ. بەڵام قۆناغەکە یاخود جێبەجێکردنەکە بە شێوەیەکی تاکتیکی دەبێت واتە بە شێوەیەکی مەراحل دەبێت. قازیەکە نەپەکەکەیە و نا حیزبێکی دیکەیە بەڵکو ئامانجی داگیرکردنی خاکی کوردستانە و هەروەها بەتەڵانبەرنی نەوت و داهاتی کوردستانە بەتەڵانبەرنی غازی کوردستانە بە تایبەتی ئێستاکەوە ئەبینین کەوا تورکیا ئەم شاوە دەکات هەمووی بە اقتصاد و هەروەها بە ئابووری هەرێمی کوردستانە بە تایبەتیکەوە ئێستا دەبینن عەقدی 50 ساڵە لەگەڵ تورکیا کراوە تا ئێستا کەس نازانی حتا پەرلەمانی کوردستانیش ئاگای لەوە نییە ئەیکەوە چۆن ئەمەڵەکەوت نەکراوە. بۆیە ئەمە ئایندێکی مەترسیداری لەسەر هەرێمی کوردستان لێ ئەکەوێتەوە. بەداخەوەکەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە ئاگا نایەنەوە بەهۆش خۆیان نایەنەوە چونکە ئەمەش لە قازانجیان نابێت. ئایندەش ئەومان بۆ ئەوەن ئەکاتەوەکەوە پەنجەی پەشیمانی ئەگەزن بەڵام دادیان نادا. لەوانەیە ئێستاکەی ئێمە قسانەکەن پێکەنیان بە قسەکانی ئێمە بێ بەڵام من پێم وایە پێم باشەکەوە هەموو حیزبەکانی کوردستان بەیەک پاکیز کەوا بەرەیەکی نیشتیمانی پێک بێنن کەوا لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان دابێت کەوا ئەم بەرەیە بتوانێت مستقبلی سیاسی هەرێمی کوردستان دیاری بکات بە تایبەتی خۆ نەکاتە بەرداشی نێوان ململانەی زلهێزەکان کەوا ئێستا یانەوە جارێکی دیکە ئەم ناوچەیە لە نێوان خۆیاندا دابەشکەنەوە و جارێکی دیکە بۆ سەدان ساڵ کوردستان جارێکی دیکە بێبەش دەبێت لە دامەزرانی کیانێکی سەربەخۆ